گەنجان داینەمۆی گۆڕانکاری هەر حیزب و لایەن و ڕێکخراوێک گەربیەوێت بەرەو پێشەوە بچێت دەبێت گرنگی بە گەنجان بدات. داوا دەکرێت لە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری ڕۆڵی توێژی گەنجان زیاتر بکرێت و بەبایەخەوە سەیری ئەو توێژە بکرێت. دیارە هەر حیزب و ڕێکخراو و دەستگایەک چەندە گرنگی بە توێژی گەنجان و لاوان بدات، ئەوەندە گرنگی مانەوە و وەروە زەو کۆکردنەوەی زۆ تاقۆتوانەکان لە خۆ دەگرێت. لەو چوارچێوەشدا کە کۆمەڵ وەکو یەکێک لەو حیزبە کاریگەرانەی کە ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و لە کۆمەڵێک بواردا ئیش دەکات و زۆر گرنگە بەڕاستی کە ئێستا کاتی نوێبوونەوە و کۆنگرەی پێنجەمی کۆمەڵە لەو بارەدا چاوەکان چڕکاتەوە، وەروە ئەوەی لە ڕابردوودا کردوێتی زیاتری بکات دەبارەی گەنج و زیاتر سوود لە توانە و تاقەی گەنج وەربگرێت بۆی حیزب هەم نوێبوونەوەیەکی جددی بەسەردابێ و هەمیش توانە و تاقەیەکی باش کۆکاتەوە بۆی بتوان بە گەڕوتونێکی باشتر بۆ 4 ساڵی ئایندا کۆمەڵ لە ئێستای کە هەیە بەرەو باشتر و چاکتر و باشتری بێت. بێگومان گەنجانیش فەقەڕێکی گرنگی ناو کۆمەڵی دادگەری کوردستانن هەر لە ئەندامان بگرە لە ئۆرگانەکان کە گەنجانی خاوەن تاقە و لێهاتوو خاوەن بڕوانامە و ئەزبوون الحەمدوللا لە کۆمەڵی دادگەریدا ئیش دەکەن وایە کۆمەڵی دادگەری کوردستان دەبێ سوود لە توانە جۆر بە جۆرەکانی گەنجان وەربگرێ لە بوارە جیاجیاکاندا و لە ئاستی قیادەدا جیان بکرێتەوە و لە ئۆرگانەکاندا خزمەت بکەن بۆ بەرەو پێشبردنی کۆمەڵی دادگەری کوردستان. چین و توێژەکانی گەنجان لە دەڤەری ڕاپەڕین دەڵێن بە ئەزمموی کادیرانی بەتەمەنی ڕابردووی کاروانی ئیسلامی و گڕ و تینی گەنجانی ئێستا دەست لە ناو دەست پێویستە پێکەوە لە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەریدا کۆمەڵ بەرەو پێشەوە ببن. پێشنیار دەکەم لە کۆنگرەی ئەمجارەدا زیاتر ئیحتیمان زۆر بە گەنج بدەن، چونکە هەر لایەنێک هەر گروپێک هەر حیزبێک ئەگەر گەنج لەگەڵدا نەبێ و گەنج هاندەر نەبێ بۆ جموجۆڵ و کارەکانیدا پێم وە کارەکانی باش نابێ و لە جێگای خۆی بەرەوگەشتە نابێت. بۆیە ڕێز لە ئەزمدارەکانی ناو حیزب دەگرم و جێگای دەستخۆشیە، بەڵام پێم وە هەم گەنجەکان بتوان ئیسفادە لەو ئەزمدارانە بکەن کە لە ناو کاری حیزبدا کاریان کردووە و پێشنیار و ڕێنماییکەریان بێ بۆ گەنجەکان بتوانن لە کاری داهاتوودا بۆ حیزبدا حیزب بەرەو پێش بەرن و بەرەو ئەکتیڤتر بەرن. ئەوەی کە پێویستە لەم کۆنگرەیەدا کۆمەڵی دادگەری بتوانێت بیکە ئەوەیە کە بە ئەزمموی ئەوانەی ڕابردوو بە تین و تاقەی گەنجەکانمان بتوانێت کۆمەڵی دادگەری بەرەو پێش ببێرەوە لەو پێناوەشدا ئەم گەنجانە بچنە ناو شەریعەکانی کۆمەلگا و کای سیاسی بۆ ئەوەی زیاتری خزمەت چینیەکانی توێژەکانی کۆمەلگا بکەن کە بەڕاستی ئێستا وەزعی کوردستان بە قارێکدا بتوانێت گۆڕانکاریەک ئومێدێک زیاتر ببەخشێ بە کۆمەڵی دادگەری و لەو پێناوەشدا کۆمەڵی دادگەری بتوانێت زیاتر خزمەتی کۆمەلگا و چین و توێژە جیاوازەکان بکات. چین و توێژی گەنجان بە ئومێدەوە دەڕوانە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کە بڕیارە 19 و 20 ئەم مانگە ئەنجام بدرێت. بە پێویستی دەزانن گەنجان بەشداری کارایان هەبێت لەسەر جەم سێکتەرەکان بۆ ئەوەی قۆناغێکی نوێ لە کاری سیاسی کۆمەڵی دادگەریدا دروست ببێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.